دەم باش تەماشەوانی نێژا نافینە ناوێ پێشمەرگە بە خراپی ئەنگۆ خراپی وەسفکردنا ناوێ پێشمەرگە ڕامانێ چنە گەلو لە دەمێکێدا کۆ پێشمەرگە لە جەم گەلێ کوردستانê li her çar parçeyên Kurdistanê navekê pîroz e. Ev nave li ser demê Komara Mehabat li sala 1946 hatiye danîn. Ev naveye heya niha jî li cem gelê Kurdistanê li cem xelkê Kurdistanê bayekê giştî navekê pîroz e Ramanê ve ew e ku ew kesê ev nave kiriye nasnama xwe kesekê şoraşgêr û qehreman û kurdperwer û cihê rêz û teqdîra gelê Kurd ew kesê ku can fîdayê dûz û pirsa herî giringa netewê xwe bûye. Ew li mirinê sil nedkir berkul berî mirinê diket. Di niha da ji aliyê hindek layena hindek dewlata hindek tevgeran ku xwe bi şoraşgêr hesab dikin navê pêşmerge bi mortezeqe nav dibin. Mîna şoraşgêrekê bi nav yê Libya ku doh di yekê kenalet Erebî de wasa ragihan ku pêşmerge mortezeqe ye. Hûn dikarin li ser vî babetê serinc û boçûnên xwe nîşan bidin. Piştî vê navbirê li benda boçûnên hewa me. Digel min bin. Caridin silav. Bînere berêzekan. Babetê ême taybet e li ser navhênanî xerapî pêşmerge manakanî Çîn. Li kateke ke pêşmerge nawî pêşmerge li ser demî Komarî Mehabat li salê 1946 hate arawe. Em naweye bew kesa neûtirêt ke kesekî qareman û canfîdan e. Ew kesaneye ke birwayan bi dû zîrawe gelekiyan heye. Birwayan beyo heye ke nîştîman û netewekiyan bi her nirxek bê debêt azad bê. Debêt gelî Kurdistan bi serberzî û bextewerî li ser xakî pîrozî xwe bijîn. Em nawe lew kesa neûtirêt ke pêşmergeke win. Li pênav dû zarawakê gelekiyan xêniyan bextekin û xebatekî sextî nepsawe dirêje pê edin. Li êsta da bi taybetî li welatanê Erebî ke serhildanî cemawerî destî pê kirduwe li yekêk li welatane yan yekêk li Endamaniya û tevgere ke li Libya bû yekêk bi nav şoraşgerî Libya nawî pêşmerge bi mortezeqe benawe be. Êve em ji boçûn negerînewe. Serincekantan li ser em lêdwaneyî em bi nav şoraşgerî Libya çi ye. Dawa li beşî kontrolekem ke dubare eger ew فيديو دوباره بكنا بوي ايوا باشتر عشنا بن فرمون عقاب بشمرقه وعقاب مرتزقه فالناشد اهالي سرت واهالي بن وليد راهم خوتكم ليبيين هذيهم احنا ليبيين اولاد مصراته واولاد طبرق واولاد بنغازي واولاد طرابلس واولاد مدن جماهيريه ليبيا اسف اولاد ليبيا بالكامل. بله لسرم بابت دایکی روتین لشهری سلیمانی لگرمان دایکی روزی ئەم کاتەوە باش هەموو کاتێک دەستخۆشی تەوەرەکە و لێ یەکەم زۆر سوپاس بەنسبەت ئەو کەسەوەی کە بەوانەی قەزافی بەدوا بە دەوروبەری قەزافی ئەڵێ پێشمەرگە بەداخەوە زۆر بەداخەوە پێشمەرگە ناوێکی پیرۆزی هەیە بەوانە نەڵێ پێشمەرگەی وامان هەیە چەنەها شەهیدی یاوە بە برای بە ئامۆزای بە کوڕی شەهیدمان هەیە گوێم لێمە پێشمەرگە ناوێکی دڵسۆزی هەیە ئەوانە زۆر خیانەتکارن ئەوانی بە دوای قەزافیەوەن بەداخەوە زۆر بەداخەوە کە بەوانە ئاڵێن پێشمەرگە ماناوە خوێنی خۆی شەهید کردووە حتا ئێستش کە خوێنی خۆی شەهید کردووە هیچ حسابێکیش بۆ ماڵ و مناڵەکەی نەکراوە ئەوانە پێشمەرگن. بەڵێ هۆشنگ لە شاری سلێمانیەوە لەگەڵمانە ئەم کاتە باش کاک هۆشنگ ئەم کاتتان باش بەڵێ فەرمۆ سڵاوێکی شەڕژگەڕانە لەسەر جەم کەسوکاری شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکانی کوردستان و من بە شانازیەوە لە هەشتا حوتە پێشمەرگە بووم ئێستا خانشین بە شانازیەوە پێشمەرگە ناوێکی پیرۆزە و هەموو کاتێک لە ژیانی خۆشماوە لە داهاتوودا هەر شانازی پێواکەم بەداخەوە لێرە و لەوێ گەما لێ بێت چی لە شەوێنەکان چی لە هەندێک لایانی کوردی بەتایبەتی و ئەوەی ئێستاش لەوەی شەڕژگەڕانی لیرە بەناو شەڕژگەڕان ناوی پێشمەرگە بە شێوەیەکی خراپ بەکارهێنن و بەداخەوە ئەو پێشمەرگە بەڵێ کاک هۆشنگ بەداخەوە ئیدریس لە سوورانەوە لەگەڵمانە کاک ئیدریس دەم باش ئەلۆ بەڵێ کاک ئیدریس کاکەی وەرە باش باشتر بۆ جەنابەت ئەحواڵە باشە زۆر سوپاس کاک ئیدریس وەڵی بەنسبەت لەسەر پێشمەرگە
قسەمەیە لەسەر وشەی پێشمەرگە بەڵێ وی لەسەر دایکی زۆراگەم لە بەرنامەکەی نێبوو بەڵام بەرچاوم پێی کەوت تەلەفۆنەکەم کردم باشە وەرم کرد کاک ئەدریس بۆیە زیاتر زانیاری بدەینێ یەکێک لە بەناو شۆڕەشگەرەکانی لیبیا ناوی پێشمەرگە بە مرتەزەقە بە مرتەزەقە ینی ناوێکی کە زۆر خراپە دوورە لە ڕەوشی شۆڕەشگەری بەناوە بە تو سەرنجە لەسەر ئەم قسانە چییە؟ وڵی لەسەر لیبیای ناوەشی خراپە بەڵام من عزم زیاتر عزم لەسەر ناو خۆ نەکە لەسەر مۆزوعی ناوی پێشمەرگەی لە لیبیای وازانم پێشمەرگە ئێستا نا ئێستا بەڵام لە کۆن پێشمەرگە وشەیەکی زۆر پیرۆزە بەدەیان و بەشدان خەڵکی مەش لە پێناو ئەو وشەیە لە پێناو خاک وڵاتەکەی خۆی شەهید بووە بەڵام ئەوڕۆکە بینە سەر ناوی پێشمەرگە لەوانە بەعض خەڵکەبی لێرەش ناوی پێشمەرگیان سوک کردی بیت پێشمەرگە کاتی خۆی ئەگەر ئیجازەم بدەیت هەموو کەسێک نێبوو بە پێشمەرگە ئەو کەسا بوو بە پێشمەرگەکە لە پەیڕێ و پرۆگرامەکان هاتبوو ئەو کەسەکەی بە پێشمەرگە دەبی دەست و دەم و داوێن پاک بێت بەڵام ئێستا نا ئێستا وای لا دەر کەسێک کە دوێژ بوو هەر کەسێک کە ڕێزمێ بوو هەموو پێشمەرگەکان کە فەقیر بوو کە نەزان بوو بەڵێ کاکە دەرێ گەرم با بیکەین بە پێشمەرگە لەسەرەوەی بەڕاستی من ڕێزمێ بوو هەموو سەرکردەکانی کورد بۆ تایبەت مامزولارەوە سەرۆکی هەرێم بۆ سەرۆکی حکوومەت بەڵام حەقە پێداچنەوە بکەن بە بەرنامە و پەیرە و پرۆگرامی حیزبەکان بە تایبەت پێشمەرگی بەڵێ هەردی لە کەرکووکەوە کاکردام کاتەوە باش سلام کاتان باش زۆر سپاس ئەو کابرایەی بەناو شۆڕەشگەری لیبیا کە جەنابە لەسەر شاشا بینیت تێبینیەکانی چیە لەسەر قسەکانی ئەوە کە پێشمەرگە بە مرتەزەقە بەناوە بە من سەرەتا ئەوە ئەڵێم تا ئێستا ڕاگەیاندنی کورد دیارە ئەو ڕۆڵەی نەبووە کە عەرەبی وڵاتانی دەرەوە بتوانێت تێ بگەێنێ کە کورد پێشمەرگەی هەیە ومانەی پێشمەرگە چی ئاەتەوە دیارە ئەمانە بە هەڵە تێگەیشتونە یاخود ڕاگەیاندن خۆی گشتی ینی ئەم ڕاگەیاندنانی بڵین جەزیرە و عەرەبی و ئەمانە بە شێوەیەکی باش باس لە کورد ناکەن بۆیە ئەبێ سەرەتا ئەو ڕاگەیاندانە وا لێ بکرێ کە کورد مانای پێشمەرگە بزانن چیە بۆ ئەوەی ئەوانش نتوانن سەربەخۆ بڕیار بدەن لەسەر وشەی پێشمەرگە و کە نەزانش مانای چیە بەڕاستی ئەو کابرایە کە قساکە نازانێ پێشمەرگە چیە ئەگەر بیزانێت بە پێشمەرگە چیە حتمما خۆشی پێشمەرگە بوون خەبا دەکا لە پێناو خوێنەکەی خۆی بۆ وڵاتەکەی خۆی چۆن ئەتوانێت ئەو بڕیارە بە وڵێت پێشمەرگە کە شتێکی وایە بەڵێ بینەرە بەرەزەکان ئەوێنەی ئێوە بینن لەسەر شاشە ئەوان ئەمە سیرکەن ئەمە بەناو شۆڕەشگەری لیبیا فەرمەوە لە پای سێکلش ناتوانێت لێ بخۆرێ ئەمە چۆن شۆڕەشگەرێکە لە کاتێککە پێشمەرگە قارەمانەکان لە چیا سەرکێشەکانی کوردستان ڕۆبەرۆی ئەو هەموو دژمنکارە و هەموو سیلاحەوە و تەکنۆلۆژیە بەهێزەی سەربازی بوونەتەوە کۆلیان نەداوە تا ئێستاش بەردەوام تەفگەری کوردی شۆڕەشگەر لە شاخە سەرکێشەکانی کوردستان بەردەوامی بەخەباتەدا بەڵام هۆکارێک چییە بوو ئەوە ناوی پێشمەرگە بە مرتەزەقە بەناوەکە لیزا لە شاری سلێمانی لەگەڵمانە ئەم کاتەوە باش لیزا خان آره باش کاگەکار باشتر بۆ تۆ سپاس کاگەکار لەسەر تەوەری بەرنامەکەتان بەڕاستی پێشمەرگە نایەکی پیرۆز و کارێکی پیرۆزەکەن کە لە پێناوی میلەتەکەیانە زۆر جاریانە بێتە فیدایی میلەت و خاکەکەیان بەداخۆ کە چەند کەسێکیان هەیە ناوی پیرۆزی پێشمەرگە بشێوێنن یان ناشرینکەن ئەوە دەبی داخە وێ دەکەم کە ناوی پیرۆزی پێشمەرگە بە پاشی بە بەرزی بمێنێتەوە نەگەوەی بخرێتە ناو لەگەڵ چەند کەسێکی کە دژ بە میلەتی خۆیان نەجەنگن لەگەڵ ئەوانیان ناوکانیان تێکەڵ بکرێت بەڵێ مستەفا لە شاری سلێمانی لەگەڵمانە کاک مستەفا ئەم کاتەوە باش کاک مستەفا ئەم کاتێ باش ئەم کاتێک باش بەڵێ فەرموو ماڵێ کێ لەگەڵمانە ناوی پێشمەرگە زۆر گەورەیە بەڵێ من یەکێکم لە پێشمەرگەی ئەیلول کە چەندەها ساڵ پێشمەرگایەتیمان کردووە بەبێ مەعاش بەبێ هیچ شتێک ئێمە خۆمان بەکوشت بەڵام یەکێ لەم پێشمەرگانەی ئێستا کە لەسەر جادەی قیرە ئەڕۆن و خۆهین ئەکەن و مانگی لە ملیۆنێکم تریان هەبێ پێشمەرگایەتی ناکەن و ئەوەی ئێمەش کردمان ئەوان بوان نەیەکرا ئێمە تەنانەت بە پارەی خۆمان فیشەکمانە کڕی بەڵێ بە پارەی خۆمان جووتێ پاتەمان ئەکری بەشی سێ-چوار مانگی بکردایە مەعاشەکەمان ئێستا کەمە ئێستا سابی خانە نشینێکی
کەم ئەندامیشمان بۆ ناکەن ئێمە ئێستا لە معاسە زۆر مەغدورین نە ئەرزەمان دراوەتەیە نە هیچ حسابێکمان بۆ کراوە تەسکەرەکەی من 1970 قەراری مخەریف هەتا ئێستا چونکی نەجاکێتیم کردووە نە خیانەتم بە کورد کردووە بە هیچ کەسێک هەتاکو ئێستا ماجی 200,000 مانێنێ بە 2 مانگ جارێک ئەویش ئەگەر بێ ئەڵێ وڵات ڕسمی نییە لەوانەیە ڕۆژە لە ڕۆژان ببرێت ئیتر ئێمە زۆر مەغدورین جا ناوی پێشمەرگە زۆر گەورەیە ئێمە کە ئەمان کرد بە کوردایەتێکی دڵسۆزی ئەمان کرد یعنی ئەوە نەبوو بڵێن ئەمە فلان حیزب ئەمە فلان کەسە و ئەمان کرد بۆ خاک بۆ وەتەن ئەیان و ئێوە ئێستا باسی معاش مەکەن بەڵام ڕۆژێک گێ ئەگەر بووین بە حکوومەت چاکترین معاشانە بێ زەویتانە بێ ئەرزەتانە بێ لە شۆڕشی ئەیلول ئەوان بەیەماون بەڵێ ئێستا زۆر مەغدورین بەڵێ هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لە جەنابەت بێ ئەو پێشمەرگانەیە کە لە شۆڕشی ئەیلول بە دەیان ساڵ لە شاخە سەرکردەکانی کوردستان خەباتیان کردووە ئێستا بە مەغدوریەکەین هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێلەوە بێ بینەرە بەرزەکان لە لیبیادا کە حلفی ناتۆ ڕوبەڕۆی قەواعیدە ئەساسیەکانی قەزافیان تۆپباران کردووە دامێکی دووەلی زۆر بەهێز بۆ بە ناو شۆڕژگەرەکانی لیبیا هەیە لە کاتێکە کە هێزی پێشمەرگەی کوردستان حتا ڕوبەڕووبووی کۆپلۆیەکی نێودەوڵەتی دابوون ئەو هێزانەی کە ئەو داگیرکەرانەی کوردستان کە هەمویان بەهێزی بە چەکی کیمیایی لە هێزی پێشمەرگیانەدا تەنیا ئیرادەی نەتەوەی نیشتیمانیان هەبوو تەنیا پشتەوانی ئەمانە شاخە سەرکێشەکانی کوردستان و خەڵکی کوردستان بوون کە درێژە بە خەباتی خۆیاندان و تا گەلی کوردستان بەوەی ئێستا گەیاندووە ئایا کێ مرتەزەقە بەڵێ بۆ سەرمان بابەت ڕێبوارمانەگەرە لە شاری سلێمانی کاک ڕێبارم کاتەوە باش ئەم کاتێ باش قوربان دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم پێشەکی من وەکو هاوڵاتیەکی شاری سلێمانی وەکو کوردێک وەکو پێشمەرگە خۆشەویستێکەوە ئێمە هەموو دڵسۆزیەکمان بۆ پێشمەرگەکەوە خاچی کوردستانیان ڕزگار کرد پارێزگاریان لە نەتەوەی کورد کرد پارێزگاریان لە هەموو قەومیاتەکانی ناو خاچی کوردستان کرد ئێمە ناڕزایی خۆمان دەرەبڕین بەرامبەر بەو مرتەزەقەیەت کە خۆی پێشمەرگە بە مرتەزەقە ناوە بە بەڵام لە عینی کاتا خۆی گەورەترین مرتەزەقە و خۆی قدوەی مرتەزەقەیە بەڵام ئێمە گلەیمان لەوان نیە ئێمە گلەیمان لە کەناڵی NRT هەیە ئێمە وەکو کەناڵی نالیا ئەبوایە بەرنمەیەکی تایبەتی بەسەر مرتەزەقەکەی ئەوە کە باسی ئەکا و بەسەر پێشمەرگە بەسەر جوانکاریەکانی پێشمەرگە چالاکیەکان و هێزەکانی پێشمەرگە کە لە سەردەمی پارتیزانیا و لە سەردەمی شەڕەکانی کاک ڕێبار ئێمە ئەوە هێناومانە و پێشێکێکیش کردێت و جێ لە هەوڵەکانی ئێمە بێ بەرنامەی مایکە خەلی بەرنامەی ئێوەیە حەزەکەن ئێوەی هەوڵەکانی کوردستان پێشمەرگەکانی کوردستان ببوورە پێشمەرگەکانی کوردستان هەمویان بێن لەم بڵندگویەوە لە بەرنامەی خۆتان سەرنجی خۆتان بکەشن لەمە بەڵێ من دەستخۆشیتان لەکەم بەرنمەکەتان زۆر جوانە لە جێی خۆیەتی ئەوایە زۆر جوانتریش جواب بدرایەتەوە بەرنمەیەکی تایبەت لەسەر پێشمەرگە بواە کەوا بزانن وەکو لیبیەکان ئیدانە بکرێن ئەو شۆڕژگەڕانە کە بە ناوی شۆڕژێڕەوە قسە ئەکەن کە خۆی مرتەزەقەی ناتووە و دەسەڵاتی غەرب و ئەملاولایە ئەوان معمەر قەزافیان قابل بوو معمەر قەزافیش زۆر لەوان پیاوترە معمەر قەزافی کەسێکە کە تا ئێستش خاچی خۆی جێ نەهێشتەوە مقاومە دەکات لە عینی کاتا سەدام حوسێنی دیکتاتۆری ئێمە لە کونێکە هێنایانە دەرەوە بەڵام قەزافی تازە بە تازە کەناڵی تازەدا ئەنێتەوانێ و ڕەدی ئەوانەتەوە پێشمەرگە خاوەنی سەروەریەکانی داستانی ڕزگاری و قەیوان ماوەت و شەڕی خواکوورکە و پێشمەرگە خاوەنی شێخ محمودی نەمر و ئیبراهیم خانی دەلۆ و اسماعیل خانی شکاک و قازی محەممەدە قازی محەممەد بەڵێ کاک ڕێبار خەڵکێکی زۆر لە سایلی پەیوەندیە دوای لە بوری نەکەنار بوو معلوماتت لەم بەرنامەی مایکە خەڵی چەندین بەرنامەمان تایبەت لەسەر هێزی پێشمەرگە کردووە لەسەر گلەی کێشەکانی هێزی پێشمەرگە چ بوو هێزی پێشمەرگە بکرێت ئەمڕۆژ تایبەتە لەسەر ئەو بابەتە کە خۆت قسە لەسەرەکەی کارزامان لەگەلە لە پیرەمەگرۆنەوە کای کارزانام کاتەوە باش زۆر سپاس فەرموو لەسەر تەوەری ئەمڕۆمان دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم بەڕێزم بەنسبەت ئەو قسەی و کابرایی کە لە لیبیا کردوەتی من بەشەری زۆر احتیاجی دەزانم لەبەرەوەی وان عەرەبن بە هەر شێوەیەک بێ گزارش لە عەقڵێت و دواکەوتوی و نەزانی خۆیان دەکەن بەس پێش
چەند دقیق لەبەوە پێش بەڕێزێک پەیوەندی بە تەلەڤیزۆنەکەتانەوە کرد بە نسبەت کوتی ئەوەی پێشمەرگەی ئێستا ئەوەی نەزان بێ فەقیر بێ نەبوو بێ هیچ نەزانێت دەبێتە پێشمەرگە من زۆر بەداخەوە دەبووە بە ڕێزەی ئیستۆدیۆ خۆی ڕێگە نەدا بۆ شێوەیە کەسانێک بە نوعێک لەم پێشمەرگانی ئێستا کۆمەڵە پێشمەرگەی ئێستا لە سەنگەری خەباتە لە خانەقین کۆمەڵێکمان لە دەلەلۆ سەعدیان نسبەت کێشەکانی پێشمەرگەشەوە کاکە ژیان ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان گلێشی زۆرمان لە سەرۆکی هەرێمە سەرۆکی هەرێم لە ڕووی یاسایەوە فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێمە تا ئێستا نەیتوانیوە بە هیچ شێوەیە گوتارێک لەسەر هێزی پێشمەرگە بدا هەشتێک کە جدێتێکی خصوصی بەرنامەی هەبێ بە نوعێک یەکسەر دەڵێ باسی پێشمەرگە دەکرێت پێشمەرگە کاکە ئێستا لە ڕووی پێداویستی مەشق و سەربازی و یاخود موچە و دەرماڵەوە لە دووە هەموو پلە تایبەتەکانی یعنی تەنانەت کارگوزارەشی شارەوانیش وەرناگرێت بەڕاستی لە ڕووی مەشقیشەوە لە ڕووی جلوبەرگ و بەڵێ بەڵێ کای کارزان محەممەدمان لەگەلە لە شارە و لێرەوە کای محەممەدم کاتەوە باش کاک محەممەد سەرچاوم کاک محەممەد لەسەر بابەتی ئەمڕۆمان فەرمۆ بەڵێ بەڕێ دەکەم دەستخۆشی لێ دەکەم بابەتێکی زۆر جوان هەڵبژاردیا داوا لە هەموو ڕاگەیاندنەکانی دیکەش دەکەم وەکو جەنابەت هەز بە و بەداخەوە پەیوەندی کاک محەممەد پچڕا هیوادارین دووبارە بتوانێت پەیوەندیمان پێکەوتەوە لە کۆیە پەیوەندێکمان لەگەلە کاک پشتیوان باشتر کاک پشتیوان زۆر سوپاس برای بەڕێز و عزیزم ئێوە بۆ لۆمەی کەسێکی بێگا ناکەن کە وشەی بەکارێنێ بۆ لۆمەی سەرکردەکانی کورد ناکەن چەند ڕۆژێ لە ڕۆژان ئەوانەی کە جاش و مستەشار و خاین بوون من بە هەموو برادراناڵم کە ڕەدی ئەو قسەیەنەوە بۆ پێشمەرگە قارەمانان ناڵێم پێشمەرگە ڕابەر بوو تاجی سەر بوو گەورەی یعنی ئێشە بوو لە شتە پیرۆزەکانی بەڵام ئیستا لەو شوێنەی کە جاری کەش من ئەو قسەیم کردووە لەو شوێنەی کە پێشمەرگەی تێکۆشەر خانە نشینی وەرەگرێت خەڵقی خاین و خۆفرۆش کە تا ڕۆژانێ بوو ڕاوی خوشک و دایک و کەسوکاری پێشمەرگە و پێشمەرگیانەکرد ئێستا زۆر لە زۆریان تایە زۆر لە پلەی لاوان بەرزتر موچە وەرەگرن بەلای پیرۆزی پێشمەرگەوە بۆ بە سەرکردەکانی کورد ناڵێن ئەمە خیانەتە کابرایەکی دوور لە میلەتەکەیەمە قسێ بکە زۆر ئەتیادی بێ بەلامانەوە من بۆ بە ڕێزاناڵم کە دژی ئەو کەلیمەوەسن ئەوان لە پێشە بە سەرکردەکانی کورد بڵێن بڵێ ئەمە خیانەتە پێشمەرگە چێ گڵاوی کرد چێ ناشرینی کرد بەڵێ کاک محەممەد لەسەر ئەم بابەتەیە لە ناوخۆی یاریمی کوردستانە دوای سەرهەڵدانی کاک پشتیوان دوای سەرهەڵدانی 1990 کە هێزی پێشمەرگی کوردستان هاتە ناو خاکی یاریمی کوردستان ناوشارەکان لەو کاتە بەدەواوە بووان پێناسە چییە بوو ناوی هێزی پێشمەرگی کوردستان ئایا لەو کاتە بەدەوا هێزی پێشمەرگی کوردستان شێوەی خەباتی لە چاسێکدا بووە لە چه چارچەوەیەکدا بووە من ئەوڵم ئەڵم مەفروز بوو ئەو تاجە پیرۆزەکە لەسەر سەری پێشمەرگە بوو ئەو ڕەمزە جوانەی کە بە وشەی پێشمەرگە و بۆ تێکۆشەرانە بەخشا بوو سەرکردەکانی کورد ئەوان کاڵ نەکردایەتەوە خیانەتیان لەو شێ نەکردایە خەڵکی جاش و خاین و خۆفرۆشیان نەکردایە بە پێشمەرگە و بە خانەنشین ئێستا من ئەمە بە خیانە دەزانم کاکە من کابراایەک لە دوور وڵاتەوە لە وڵاتێکی ترەوە قسێک بە پێشمەرگەی وڵم مرتەزەقە من لەوانەیە بڵێم هیچ ڕەخنەم لەبێت لەسەر قسەیە تۆ سەرکردەکە کابراایەکی خاین کە ڕای ئەو پێشمەرگە تێکۆشەرانەی کردو زۆربەی پێشمەرگە بەدەستی جاش و خاین و خۆفرۆش و مخابرات شەید بوون بەڵێ ئەوانە موچە و معاشیان لای یەکێتی پارتیە بە پلەی بەرزبرای بەڕێزن بەڵێ نەبەست لە تەکیە لەگەلمانە کاک نەبەست ئەم کاتەوە باش کاکەجان ئێوارە باش بەڕێز باشتر بۆ تو فەرموو لەسەر بابەتی ئەمڕۆمان بەڕێزجان سەبارەت بەو بەناو شۆڕژگێڕەی کە سوکایەتی بە مقدساتی پێشمەرگە کردووە بەڕاستی ئەوە شتێکە شایانی قبوڵکردن نییە من هەر لێرەوە داوا لە سەرۆکایەتی هەرێمەکەم لە سەرۆکایەتی حکوومەت کە بە توندی بەیاننامە دەربکەن دژی ئەو هەڵوێستەی کە بەناو شۆڕژگێڕێکەوە بڵاوی کردوێتەوە کە ئەوە جێ قبوڵکردن نییە بەڕاستی پێشمەرگە شتێکی مقدسات و پیرۆزە لە کوردستاندا بەو شێوە سوکایەتی پێ بکرێ بەڕاستی جێ خۆیەتی لەم کاتەیە بەیاننامەیە دەربکرێت دژی ئەو متەولێدوانانە بەڵێ
دڵشامان لەگەلە لە کەرکووکەوە کای دڵشادام کاتەوە باش وەرە باش کاکە زۆر سپاس کاکە بەنسبەت ئەم تەوەرێکی جوانە بەڵام ڕەخنەمان لەوە هەیە ئێمە میدیاکانی ئێمە تا ئێستا ئەگەر بیستراوە ئەگەر بینراوە ئەگەر هەرچی ترە هەمووی بە زمانی خۆمانە و زمانی کوردیە شەقامی دەرەوەی عەرەبی و شەقامی دەرەوەی ئەوروپی نازانن ئێمە باس چیەکەین ئێمە پێشمەرگە معنایکی باشە بۆ ئێمە وەزارەتێکمانەیە ناوی پێشمەرگا و حکوومەتی هەرێمی کوردستان هەیە پێویستە بە زمانی عەرەبی و بە مانشێت لە جەریدەکان جوابی دەنەوە کە ئەم پیاوە هجومی کردوتە سەر پێشمەرگا بە شتێکی ناشرین ناوگراوە شتێکی ناشرین ناوگراوە لەبەر ئەمە ینی ئەم شتانە پێویستە بە زمانی ئەو کەسە جوابی دێنەوە کە زمان خۆیەتی ئێمە ئێستا هەندێک برادران باسی ئەوواکەن مقارنە لەبین پێشمەرگەی ئێستا و پێشمەرگەی کۆنا ئەمە مجرد تەوەرەکە لەسەر ئەوەیە ئایا ئەمە شتێکی حەقە ئەو هجوومە کاتە سەر پێشمەرگایە شتێکی ناحەقە یا شتێکی ناڕەوایە ئەنجا دوای ئێمە بێ مقارنەیکەین کەوا لەسەر ئەوە پێشمەرگەی مۆڕاتبی چەنە و ئەو فڵان ئەمە شتێکی ئەم تەوەرانە تەلەڤیزیۆن یعنی خەڵکەکە بێ ئەو کەسەی کە پەیوەندیەکە تێبگا تەوەرەکە لەسەر چیە ڕێی لەسەر ئەو تەوەرە دەبڕێ کاک دڵشاد ئێمەش زۆرمان پێخۆشە گەلێک جاریش دووبارەکەینەوە تەوارێک دەستنیشان نەکەین پێمان باش هەمویان لەسەر تەوارەکە لە چارچەوەی تەوارەکە قسە بکەن بۆەوەی قسەکانیان وەکو پێویست بگاتە بینەر بڵێ محەممەدمان لەگەلە لە قەڵەت دزەوە کای محەممەد ئەم کاتەوە باش بەڵێ کای محەممەد بەڕاستی من دەستخۆشی لە هێزی پێشمەرگاکەم هێزی پێشمەرگە وەک وەرێکی فڵاین لە بەردەم شەڕەکانە چەند ساڵە بەژاری کردووە و هەردەم سەرکەوتوو بووە بەڕاستی وەکو هێزی پێشمەرگا ڕاستی موچەکانیان هەمووی هەیە پلەی موچەکانی بەرزە و هەشە موچەکەی کەمە بەڵێ کای دڵشاد لە چوار قڕنە لەگەڵمانە کای دڵشاد ئەم کاتەوە باش کاکە و کاتت باش هەموو کاتێکی جەنابەت زۆر سپاس دەکەم بەڕێزی وەڵام من چەند هین تێبینیەکم هەبوو لەسەر ئەو قسەن و کابرادێکە یەکەم داواکاریم لە کەناڵەکەی وەیە بەرنامەی تایبەت هین ئاگدارکەنەوەکە ڕەدی ئەنجومەنی کاتی لیبیا بدەنەوە یان بەرنامەیەک دەچێت لەنان سەرۆکاتی هین سەرۆکاتی هەرێمەوە کە بەڕاستی ئەنجومەنی کاتی لیبیا ئاگدار کاتەوە کە دارشکات پێشمەرگە بۆ شێوە واتی نەگەن ئەمە پیشەی عەرب و ئەمە پیشەی ئیسلامە لەوەتی هەن ئەوانە چووکە کورد وا بەهین دەکەن ئەمن هیچ فەرقێک ناکەم لە نێوان جەماعەتی قەزافی ئەوەکانی کە عەرب هەر عەرەبە جا چ شۆڕ بەناوی خوان چ دەڵێن شۆڕ جێر و چ سوپان هیچ فەرقیشیان نییە بەڕای من ئەگەر قەزافی ئەگەر قازانجی هیچ زەرەری بۆ ئێمە نەبووە بەڵام هاوەیە بەڵام عەرەبی سعودیە بە یان سووریا بە عەرەب هەر عەرەبە جا ئەوەی لەسەر لانچەیە و ئەوەی کە چەکدارە ئەوەی بەناوی کە شۆڕ ئەوەی سەرکردی هیچ فەرقێکی بۆ ئێمە نییە ئەوان هەموو دوژمنی ئێمەنە ئەوان بخوان پیاوی ئەمریکانە ئەوان بخوان ئەم دەستی ئەمریکان ڕاکێشا و دەستی قەتەر و بەحرێن ها و دژی قەزافی خۆش دەکەن دیفاع لە قەزافی ناکەین بەڵام بخوان عەرەب هەر بخوان عەرەب چەتەنە بخوان ملەتشی عەرەب هەر ئینسانیش نینە بەڵێ کای حەسەن لە ڕانیەوە کای حەسەن ئەم کاتەوە باش هەموو کاتێکت باش گیانە زۆر سپاس کاک حەسەن یەکێک لە بەناو شۆڕەشگەرەکانی لیبیا هێزی پێشمەرگەی کوردستان بە مرتەزەقە حسێ بکە لە کاتێکە کە ئەنجومەنی ئینتیقالی لیبیا دوای کۆنتڕۆڵکردنی تەرابلۆس لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان پیرۆزباییان لێکێتەوە کە شۆڕەشگەر و وەکو دەستکەوتەی بۆ خەڵکی لیبیان بەناو کرد تو ئەم هەڵوێستەی لیبیا هەڵوێستەی بەناو شۆڕەشگەرەکانی لیبیا دەرهەق بە هێزی پێشمەرگیان بە ناوی پێشمەرگە چون لێکە دەیتەوە بڵێ وەڵام من هەر لێرەوە ناڕزای خۆم دەرنەبڕم بەرامبەر ئەو کابرایە بەڵام داوا لە سەرۆکاتی هەرێم و سەرۆکاتی حکوومەت و سەرۆک ئەو پەیوەنددارانەی دەکەم ئەگەر پەیوەندیان بە دەرەوەی هەرێمشەوە هەیە حەقەی دانەیە و کابرایە بکەن شتێک لە سەر و کابرایە بنووسن ئەگە و کابرایە بدرێتە دادگایەک لەبەرەوەی سەرۆکاتی هەرێمیش ئەگەر هێزی پێشمەرگە نەبێ سەرۆکاتی هەرێم نابێ ئەگەر هێزی پێشمەرگە نەبێ حکوومەت نابێ ئەگەر هێزی پێشمەرگە نەبێ هەر ئێمە ئەو کیانەمان نابێ لە کوردستاندا برای بەڕێزم بەڵام بەڕاستی سەرۆکایەتی هەرێم بۆ خۆی حکوومەت پێشمەرگیان وا لێ کردووە لەبەرەوەی تەماشا دەکەی کەسێک ئێستا مەلایەک دێ لەسەر مینبەرێکی وەکو ئێوە لەسەر ئەو کەناڵە فەزایانە دەڵێ پێشمەرگە زەکاتی پێدەشێ پێشمەرگە نازانم چی پێدەشێ پێشمەرگە تا ئێستا بە شاهید ناشێ کاکە لە دایم دەستگاکان سەرۆکایەتی هەرێم وای لێ کردوین خۆ ڕاستە ئێمە گوێ لە عەرەب هەر عەرەبە عەرەب هەموو دەمێ دژی کووردا بەڵام بەڕاستی سەرۆکایەتی هەرێم
حکوومەتی هەرێمی کوردستان وای لە پێشمەرگە کردووە لەنا کەسێکی حرەبێکی سەگباب لە پێپەت تا ئێستا حرەب هەر دوژمنی کورد بووە بۆیە نەدەبوایە بێڵم هیچ کەسێک هیچ کەسێک قسە بە پێشمەرگە بێت لەبەر پێشمەرگە پیرۆزە پێشمەرگە بەڕاستی و ئازادیە ئەو بە هەزاران خوێنی شەهیدان لە پێناو ئەو وڵاتی دابژاوە لە پێناو ئەو هەرێمەی دابژاوە سەرۆکاتی هەرێم هەڵە سێ بن وەزعیدا بەڵێ لوقمانمان لەگە لە سەی سایقەوە کاکی لوقمانم کاتەوە باش بەڵێ لەسەر تەوری ئەمڕۆمان سپاس بۆ تەوەرەکە دەستخۆشی لە یەکەم بەڕاستی من زۆر بە کورتی ئەڵێم ئەگەر دەسەڵاتم هەبوایە ئەگەر سەلاحەتم هەبوایە ئەو پارکە بچووکەی کە هەیە لە سلێمانی بە ناوی قەزافی و خۆم لەسەر ئەرکی خۆم نۆژەنمە کردەوە نەبێت کە دیفاع لە قەزافیەکەم لەبەرەوەی زۆر مردانە و زۆر پیاونە لە کاتێکا شارۆخ لە وڵاتەکەی ئەو دیفاعی لە کوردەکە لە تورکیا اینجا ئەم قارەمانێکی ئێستا هاتۆ منە ئەمە ئەگەر ئێمە بە وجدانەوە سێری بکەین بەڕاستی ئەمە ڕەدع فعلێکە بۆ قەزافی کە ئەو دیفاعی لە کورد کردووە ئێستا ئەو دژی پێشمەرگە قسەیەکات من ئەو ناڵم سەرکردەکان هەیە ئەمە کە لە زیاتیەوەی دیفاع لە ئەسەد و پشتیوانی لە مبارەک و لە ساڵح و لە کێو بکەن با دیفاعیان لە قەزافی کردایە بەڕاستی لە ڕووی معنەوی کورد زەرەرێکی لە قەزافی من ئەگەر دەسەڵاتم هەبوایە توانام هەبوایە ئەسووم بەشداری ئەو جەبهەی قەزافی مەکرد سوپاسدانێک ئەلیاس لە هەولێرەوە لە گەلمانە کاک ئەلیاس ئەم کاتەوە باش براجان دەستخۆشی و بەرنامەی لێ دەکەم زۆر سپاس کاک ئەلیاس سەیری لەسەر سەیری شاشە بکە ئەمە بەناو شۆڕژگەر بەم شێوەیە شەڕەکە ئەو هەموو دەعمە دووەلیە لە پشتە و هەموو چەکە پێشکەوتووە لە پشتە ئایا ئەمەیە مرتەزەقان هێزی پێشمەرگەی کوردستان کە لە شاخە بە کەلاشینکۆفێکی ژەنگاوی بە نانێکی ڕاق بەڵام بە پشت ئەستۆر بە شاخە سەرکێشەکانی کوردستان بە گەلی کوردستان بە ئیرادەی نەتەوەی خۆی پێشمەرگە بووە تو چین لێکە دەیتەوە ئەمە والله دەستخۆشی بەرنامەکە لێ دەکەم ڕاستی ئێستا سەردەمی تەکنۆلۆژیا پشیلێکی باشیان لێ دەکرێتن بەڵام وڵامی من بۆ ئەوم کە برادەرە عارەبە ئەوە هەر پێشمەرگە بوو کە ناو میلیستان زۆر دەستخۆشی لێ دەکەم سپاس سامان لە باسەرمەوە لە گەلمانە کاک سامان دەم باش کاکتار بچۆنی باشین زۆر سپاس بەڵێ کاک سامان بەڵێ کاک سامان باش کاکەکار زۆر سپاس کاک سامان باشتر ئەوە حەز دەکەم سەرەتا باسنەوە بکەم کەوا وشەی پێشمەرگە لە دوو شەپێکات و هەم پێشمەرگە و ئەومانە خۆی لە خۆیدا مانەیەکی زۆر دوورخۆڵ دەبەخشێتن و ئێستاشکەوە شۆڕگەرانی لێبیا لە بری ئەوەی دەستخۆشی لە پێشمەرگە و لە خودی ئەم سەمکەوناوە بکەن بە پێچەوانەوە بە وشەیتر و سەمکردنەشێن ناوزەند دەکرێت بۆیە من بە پێویست دەزانم کەوا حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامێکی زۆر جدیانە و فەڵات بداتەوە چونکە پێشمەرگە شتێکی ڕێکخراوێکی تیرۆریستی پێشمەرگە لەبەرەوە پێشمەرگە یاساییە هەروەها هەموو وڵاتانی عەرەبیش ئەمڕۆ ئەویان دیتکەوە لە کاتی لە ناوچوونی ڕژەمی بەعەز پێشمەرگە ڕۆڵێکی یەکجار بەرچاوی و هەروەها پێشمەرگە لە دەستوری عێراق بوونی هەیە و هەروەها ئێستا دەبینین ئەم لە ناوچە جێناوچەکان پێشمەرگە ڕۆڵێکی بالایی هەیە و لە هەمان کاتشدا لە عێراق و لە هێورکردنەوەی بارودۆخی ئەمڕۆ عێراق بە هەمان شێوە پێشمەرگە کارگەرش یەکجار زۆری هەیە پێشمەرگە شتێکی هەیە کەوا بەو شێوەیە شۆڕژگێرانی لیبیا باز بکرێتن بۆیە ڕسمی شتێکە ئەگەر تەماشا مێژووی ملەتی کوردیش بکەین بە هەمان شێوە ئەگەر 2000 پێشمەرگە هەبوو توانی بەرامبەر ئەم هەموو چەکە و سلاحی دژمنان بەستێتەوە سەکدا بنێتن بەرامبەریان و بتوانین بەرگری لە وڵات و خاک و نیشتیمانەکەی خۆی بکاتێت بۆیە ئەگەر ئێمە نەکڵم تەوەرە و بەرنامە چەندین تەوەر و بەرنامەی تری خاصش بۆ پێما لەسەر پێشمەرگە هەرکەمە بەڵام ئەو تەوەرە ئێوە ئەمڕۆ هەرتان دووە شتێکی زۆر بەجێ و لە جێ خۆیەتی بۆ دەست خۆشتان یەکەم خۆ یەکێکی تریش زۆر سپاس بینەرە بەرزەکان دوای ئەم ناوبەرە جارێکی دیکە لە سەرمان بە من لە خزمەتی ئەدەم لەگەڵم بەڵێ بینەرە بەرزەکان ئەو خۆپیشاندانە ئێستا لە وڵاتانی عەرەبی کە بە بوهاری عەرەبی ناوزە نەکرێ گەلی کوردستان لە کۆتایی چرخی بیستەمەوە لە ساڵی 1990ەوە
دەستپێکی ئەو سەرهەڵدانەدانە کە لە کاتێکە لە باشووری کوردستان دژی ستەمکارترین ڕژێم و زەبەلاحترین و دڕندەترین ڕژێمی ناوچەکە ڕاپەری پێشمەرگە قارەمەکانە لە شاخەکانی کوردستاندا کەوتنە ناو شارەکان کوردستانیان ڕزگار کرد لە ئێستادا ئەوانیش وڵاتەکانی خۆیان لە چنگێ ئەوانی کە دکتاتۆرن دەمێکە لە سەرە دەسەڵات نەکەنەوە بەڵام بە ئەوان بزانن گەلی کوردستان چییە با بزان هێزی پێشمەرگەی کوردستان ئەو هێزەیە کە لە دێر زمانەوە لە کۆری خەبات و تێکوشان لە پێناو عەدالەتی کۆمەڵایەتی لە پێناو ئەوەی کە لە هەموو جیهانە دیموکراسیات عەدالەتی کۆمەڵایەتی ئازادی سەرفەرازی سەربڵندی ئینسان بچەسپ پێ کردوێنی بەڵێ ئەوەتمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاکەواتم کاتەوە باش ئەم کاتە باش بڵێن بەڵێ کاکەوات سەرەتا نیگەرانی خۆمدا لەبڕم لەوەی کە عەقیدێکی وەک محەممەد قەزافی لە دەستمان چوو بەداخەوە و ناوهێنانی پێشمەرگەش بەو شێوە بە ڕاستی زۆر جێگەی داخە ئەم ئینقلابچیانە ئێستا هاتوون ئەم ناوەڵێن بەسەر پێشمەرگە دەبڕندووە بەداخەوە سەدام حوسێن بە زەبەلاهی خۆی نەیتوانی ناوی پێشمەرگە بفڕێتەوە ئێستا ئەمانە هاتوون یانی دوو قسەی ناشرین یعنی خۆیان بەداخەوە هەر محەممەد قەزافی ناسیێنی کە لە مەجلیسێکە لە ناو مەجلیسێکی عەرەبی هەستا و پێڵاوێکی بەدەستیەوە دوو لە ڕووی جەنابتان وتی عەرەب پیاویتیانە چکە هەمووتان بۆم پێڵاوان چکە زۆڵم لە میلەتی کورد ئەکەن میش ئەڵێن بەداخەوە ئەم ئینقلابچیانەوە بە پێشمەرگە ئەڵێن هەر دژی قەزافی زۆر سپاس بۆ ئێوەش بەڵێ دیلامان لەگەلە لە هەڵەبجەوەم کاتەوە باش ئەلو بەڵێ ئەلو سڵاو لەبێ دەستخۆشم بۆ خۆت و بەرنامەکەت و ماندوو نەبیت زۆر سپاس فەرموون خۆشەویستین سەبارەت بە تەوەرەکەتان من هەر لێرە تاک و لیبیا ڕێز و سڵاوم هەیە بۆ شۆڕژگێڕانی لیبیا کە مادەم ئەو قسەیان کردووە لەبەرەوەی کە ئێمە خۆمان واکەین لە خۆمان کە عەرەب ببێ بە کەڵەگا بە سەرمانەوە ئەنێ عەرەبی پێپەتیەکی جاهلی نەزان پێش ئەوەی ئیسلام دابەزێ قورعان بێت خۆمان نەزانین لە مێژووی بۆ گەنیان چۆن بوو ئەنێ عەرەبێکی جاهل و نەزان ئیسلام وشیاری کردوێتەوە بۆیە ئیسا ئاوا و قسانەیەکە ئێمەش خۆتای خۆمانە بۆیە کردبوون بە کەڵەگا بەسەر کوردەوە بۆیە شاعریش ئەڵێ هەر کەس نەژی بۆ گەل و خاکی جاشە زۆڵە خۆفرۆشە ڕوڕەشە شەرمی نییە ئەگەر ئێمە خۆمان نەبووی نایە و جوان بژای نایە بۆ گەل و خاکمان و حکومەتێکی کوردی بەڕێز بووایە ئەنیا عەرەب ئیسا ئاوای نەئەکرد بە میلەت و سوکاتی بە میلەتی کورد بکات میلەتێک چەندین بەڵێ کاک دیلان پێت وایە چی بکرێت بۆ ئەوەی ئەم کەسانە دەمکۆت بکرێن بۆ ئەم کەسانە جارێکی دیکە جورعەت نەکەن من گاڵتە بە مقدسەکانی گەلی کوردستان بکەن لەبەرەوە ناوی پێشمەرگە لەسەر دەمی کوماری مەهابا لە ساڵی 1946ەوە هەبووە لەژێر ئەم ناوەیە هەزاران کەس گیانیان بەخت کردووە باوکی ئێمە هەمویان پێشمەرگە بوونە ڕاستەکەی خۆ برا ئێمەش کە سوکارمان هەمووی پێشمەرگەی ئێستاش پێشمەرگەیە ڕاستە ناوی پێشمەرگە خۆی پیرۆز و جوانە بەڵام پێشمەرگە خۆشی سوکاتی بە خۆی کردووە کە ئاوا گوێ بەدەسەڵاتی زەرد و سەوز ئەدا لەژێر ڕکێفی ئەو دوو زەرد و حەزبە زەرد و سەوزا سوکاتی بە خۆشیان نەکرێت و بەناوەکەشیان بۆیە لەبەرەوەی من ئەڵێم دەستخۆشی بۆ برانی شۆڕژێڕانی لیبیا و هێزەکانی ئەوانەی کەوان وتووە بۆ ئەوەی هیوادارم هەر ئاوا بڵێن لەبەرەوەی حکوومەتی کوردی یان بۆی هەڵوەشێت یانەوەی بەخۆی بەڵێ کای دیلان بەڵێ و سەرنجی خۆتە دەشامان لەگەرە لە قەڵات زێوە کای دەشاتم کاتەوە باش ئەم کاتت باش کای دەشات سەرنجەکانی چییە لەسەر قسەکانی کاک دیلان لە هەڵەبجەوە زۆر ئەلو بەڵێ ئەو کاتەدا ماش هەموو کاتێکت زۆر سپاس بۆ ئەو مەسەلەیەکە ئەو شۆڕژگێڕەی لیبیا ئەو قسەیە کردووە با کورد هەراسان نەبێ و کورد بەوە تەنگاو نەبێ نە هێزی پێشمەرگەش چۆن بەڕاستی هێزی پێشمەرگە ئەو هێزە شۆڕژگێڕ و ڕزگارکێرە بوو کە لە ڕۆژانی سەختی خەباتدا زۆر تەسحیەیدا زۆر ماندوو بوو زۆر شەهیدیدا بەڵام ئێمە حەقوایە گلی لە سەرکردەکانی خۆمان کەین بەڕاستی لە دوای ڕاپەڕینەوە سەرکردەکانی خۆمان وایان کرد کە نێوی پیرۆزی پێشمەرگە ئاوای لێبێ پێشمەرگە بەو ئاقارەوە بڕوا کە خەڵک بە ناوێکی ناجوان باسمان کە بەڕاستی سەرکردەکانی کورد بوون ئەوانەیە کە پێشمەرگە بوو ڕۆژانێک هاتنەوە لە ناو شار دەستیان کرد بە چەتەیی بە دزی ئێستا هیچ بەهایەک هیچ پیرۆزیەکیان بۆ ناوی پێشمەرگە نێهێشتەوە هەر ئەو سەرکردانە بۆیە بەڕاستی ئێمە نابێ گلی لە
شۆڕژگێرێکی لیبیاکەین کە قسەیەکی کردوە ئێمە دەبێت گلی لە سەرکردەکانی خۆمان کەین کە بەو شێوەیە ناوی پێشمەرگەیان ئاوالێ کرد و پێشمەرگەیان بۆ ئاقارەدا بێت. کاکسم کۆ لە بازیانەوە لەگەڵمانە کاکسم کۆ ئەم کاتەوە باش. کاکسم کۆ بەڵێ جان ئەم کاتەوە باش. هەموو کاتێکی باشی بەڕێزم. زۆر سپاس کاکسم کۆ لە ئێستادا زۆر برادران کە پەیوەندیان کرد باسیەوەی کرد کە سەرکرداتی یاریمی کوردستان هۆکار بووە کە ناوی پێشمەرگە تا ڕادەی بەوە قەڕێ ئێستا بگا. ئایا ئەم هۆکارانە چی بە پێتوێ چی بکرێت بۆ ئەوەی جارێکی دیکە ناوی پیرۆزی پێشمەرگە بگەرێتەوە پێشمەرگە بە ئەرکی خۆی هەڵسە ئەرکە ڕاستەقینەکەی خۆی کە پاراستنی سەروەری نیشتیمانەکەمانە پاراستنی دەستکەوتەکانی ڕاپەڕینە پاراستنی سومای ئەم خەڵکەیە. بەڵێ عفو بەڕێزم حەق وا هەیە پەرلەمانی کوردستان قسەی خۆیە بێت لەسەرەوە بابەتە و ڕاگەاندنی خۆیان نەبێ وەکو پەرلەمانی کوردستان بەڵام ئەوەی کە ئەو عارەبە شۆڤێنی کە لەسەر تەلەڤیزۆن کە باز لەواکە وشەی پێشمەرگە ئەخاتە پاڵ قەزافی من پێم وایە ئەوان خۆشیان ئەوانەی کە بەناو شۆڕژێڕن یعنی شۆڕژێریش خۆتیایەتی چاکوتیایەتی سەر بە قاعیدەن ئەوانیش خۆ ئەوە نەبێ بڵێ ئیتر ئەوانیش وشەی پێشمەرگە و براکەم وشەی پێشمەرگە و وشەیەکی بەڕێزە وشەی چەندها شەهید و چەندها کەس لە کوردستانە لەسەر ئەو شێ بەناو چۆ کە خاکی کوردستانی ئازاد کردو و یەکەم کەس بوونە کە لە ئاستی شەق لە وسەت و ڕۆژهەڵاتە کە توانیانە شۆڕش بکرێت کە لە میلەتی ئێمە کە ئازادیە ناوەتەکایەوە ئێساس ئەمان وشەی پێشمەرگە بەوە بەکارێنن حەقوایە کوردستان بە عام هەر چوار پارچە هەڵوێستی خۆیە بێ بەرامبەر ئەو قسەی کە ئەکرێ بە حەقەت قەزافی یەکەم کەس بوو کە دۆستایەتی کوردی پێ قوبوڵ بوو بەڵامی تر ئەوان بۆی ئەو شەیە خەنە پاڵ کورد ئەرزانن چی ئەڵێن. بەڵێ ئەمینمان لەگەلە لە شاری ئەو لێرەوە کاکەمینم کاتەوە باش. ئەلۆم کاتتان باش هەموو کاتێکیت کاکەمین پرسیارێکمان هەیە کاکسم کۆ ئیشارەتی بەوەدا کە بوویە شۆڕژگەرەکان لیبیا ئەو ناوایە خەنە پێڵ هێزێکی پێشمەرگی کوردستان کە پێشتر قەزافی هەڵویستێکی ئەرێنی هەڵویستێکی باشە بووە لە بەرامبەر کورد تو پێت چۆن نامەیە؟ وڵای من بەڕاستی سەرەتا دەستخۆشیتان لێ دەکەم لە بۆ تەوەرەکە لە چۆنێتی هێزی پێشمەرگە دەکەم من وەکو پێشمەرگە کە خۆم پێشمەرگەم باسی ئەو قسانە دەکەم من هەموو کاتێک دەستخۆشی لە هەموو شۆڕژێرەکەم بەڵام هێزی پێشمەرگە لە ساڵی برین لە شێستەکانەوە کە دروست بووە تەنانەت بۆ خەبات و شۆڕژێران و گەلی کورد و ڕزگارکردنی ئەو ناوچانەی کە لەژێر دەستی ڕژێم بۆ یعنی هەموو کاتێک ئاشتی و ئازادیان بۆ گەڕینە بەڵام ئەوانەیە کە ئێستا بە خراپە باسی پێشمەرگە دەکەن حتمما خۆیان خراپن من لێرەدا دەڵێم بۆچی ئەنی حرەزوەتەنیەک 900,000 وەردەگری پێشمەرگەک 250,000 وەردەگری کە ئاسایش و پۆلیس و هەموو شتێک لەسەر دەستی پێشمەرگە دروست بوو شۆڕژێران ئەو شۆڕژێرانە چیان یعنی کە دروست بوون هەموو لە تیمی فەقیر و هەژار و چەوساوەکانەوە کە لە ژێر ئەسکەنجە و لە ژێری عنی بیر و باوڕێک ڕاستەقینەوە کە لە شاخەوە کە ئەمڕۆ ئەم دەستکەوتیان بەدەستێنەوە ئەم عەرەبانەی کە ئەمڕۆ دژایەتی پێشمەرگە دەکەن هەر ئەوانەش بوون کە باسی مامەڕیشە دەکرا لە بەغدا و لە بەسڕا و لە هەموو شوێنەکان شوێن نەبوون بنون یعنی ئەمڕۆژ حیفە داوا لە پەرلەمانی کوردستان و داوا لە حکوومەت یارێم دەکەم یعنی بەڕاستی پێشمەرگە ئاوڕێکی باش دێتەوە و دەستخۆشی لە هەموو شۆڕژێڕی دەکەم هیوادارم هیچ کەسێکەوەی زەمی پێشمەرگە بکەواتە تەشبین هەزبی یعنی کفری کردووە من لە خاڵا و منارەوە چاپان ماتەنگ هەر پرسیارێکتان هەیە با من بیخەمە زۆر سپاس بۆ سەرنجە جوانەکانت کاک ئەمین تەوفیقمان لەگەلە لە مەخموورەوە کاک تەوفیقم کاتەوە باش ئەو کاتت باش بەڵێ لەسەر تەوەری ئەمڕۆمان تەوەری ئەو ڕۆژسەبارەت بەچییە ئەگەر جەنابە سەیری شاشەکەمان نەکەی ئێستا بەڵێ بەڵێ مانشێتێکمان نووسیوە لەسەرەوەی سوکاتی کردن بە ناوی پێشمەرگە لەلایەن یەکێک لە بەناو شۆڕژگەرەکانی لیبیاوە لەسەرەمەی بەڵێ بەڵێ بەنسبەت پێشمەرگە زۆر مقەدەسە بەڕاستی یعنی ئەم هەموو تاکێکی کورد لەوانەیە پێشمەرگە بێت و لەوانەیە خەباتی کردێت چەند ساڵ بەڕاستی ئێمە ئەو شتە قبوڵ ناکەین لە هیچ لایەنێک و لە هیچ کەسێک سەبارەت سوکایەتی بە پێشمەرگە بکات بەڕاستی ئێمەش وەکو ناوچە دابراوەکان مکرین لەسەر ئەوەی کە ناوچەکەمان بگەڕێتەوە سارێمی کوردستان بە زووترین کات
نەکو سەبارەت لێ بگەڕێ با قسە بکەم بەڵێ بەڵێ لە خزمەتدان فەرموو سەبارەت بەوەی نەکو مەسوولەکان وەکو مەسوول ئەمن وەکو مەسوول بەڕاستی ئەمن ناترسێم وەکو تاکێکی کۆمەڵ نەکو لە دیمۆنیکا و پارە و کۆکردنەوە ئەوە بن بەس هەتاکەی بەڕاستی کوردستان ئەوها بێت بەڕاستی ئەمە هیچمان بەهێز نەکردووە بەڵێ سەلاحمان لەگەلە لە چار قۆرنەوە کاک سەلاحم کاتەوە باش هەموو کاتێک باش چۆنی برا باشی کاک فەلاح ئەزگەرێک باشم سپاس بەڵێ من وەکو پێشمەرگەیەکی دێرینی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە شانازی بە ناوی پێشمەرگەوە دەکەم هەرگە تەلەڤیزیۆنێکی کەسکەی کای فەلاح تەلەڤیزیۆنێکی توزێ کەسکەی سمبولەیە کە گەلی کورد شانازی پێوە دەکا ئەو تازەیە کە ئەوڕۆ لە سەرسەری هەر هەمومانە ناوی پێشمەرگە هەروەها پێشمەرگە داژیکەرەکان کە باسی وشەی پێشمەرگە دەکەن هەمیشە پێشمەرگە بە کۆسب دەزانن لە بەردەمی خۆیاندا بۆ بەدیهێنانی پیلانە گڵاوەکانیان بەڵام داوا دەکەم لە هەموو ئەدیب و نووسەرانی گەلی کوردستان کە ئامادەنە لەسەر خۆیان هەزاران شت بنووسن یاخود بە ناڕەوا شت لەسەر یەکتر دەنووسن با وەڵامی ئەم کابرا بدەنەوە با وەڵامی ئەو بدەنەوە بە خۆیان مرتەزەقن بۆیە دەڵێن بخۆیان مرتەزەقن ئەوانە بوونەتە کەوا سووری پێش لەشکری ناتۆ ئەوانن پێش لەشکری ناتۆدا ترجمی سەرسەری خۆیان دەکەن یەشێک لە محارەزەکانی خۆمان پێشی ئێستا لە کاناڵێکی داکوتی لە سلەیمانی کاناڵێک کۆڵانێک بە ناوی محەممەد قەزافی کراوە پێویستە ئێمە بیگۆڕین بیانکەین بە ناوی شۆڕژێرەکان بە ئەوان ناوی ئەو کابرای لێ بنووسن کە ناوی پێشمەرگیان ناوە مرتەزەقا باشن ئەوان ناوی ئەو کابرای بنووسن هەر ئەوانیش بوون وشەی پێشمەرگیان وەکو میلیشیا ناو دەبێت کەوا بە خۆیان ناوی پێشمەرگە سوو کرد ئەگەر پێشمەرگە بە هیچ کەسێک سوود نابێت بە ئەو ڕۆژ وەڵامی ئەوانە بدەنەوە بزانم نەکاتە دەست و چاو خۆش بێت سپاس محەممەد لە هەڵەبجەوە کاک محەممەدم کاتەوە باش هەموو کاتێک باش بەڵێ کاک محەممەد لەسەر تەوەری ئەمڕۆمان قوربانگیان دەستخۆشی بەرنامەکەتان دیەکەم زۆر سپاس من وەک پێشمەرگەیەکی دێرینی یەکێتی نیشتیمانی گلەیم لە هیچ کەس نییە قسە بە پێشمەرگە بڵێ و زەمی پێشمەرگە بکات چون سەرکردایەتی ئەو دوو حیزبە پێشمەرگەیان وا کەم نرخ کردووە تا خەڵکیش قسەیان پێ بڵێ و بەعزێ پێیان بڵێ میلیشیا و یەکێ بڵێ چەتە بوون و یەکێ بڵێ کەس نەیوت و ئەوان بچن خۆیان بە ئارزەی خۆیان ڕۆیشتون چون ئەو وەختەی مەسوولەکان ئەبوون بە قوربانی پێشمەرگەیە ئەنفالچی و جاشەکان چاویان لێزاکەکردنەوە ئێستا ئەوان هاتوون بوونەتە مەسوول هیچیان بە پێشمەرگە نەماوە بۆ یەکانەی پێشمەرگیان وا سوو کردووە هەموو کەسێدا ئەبەزێتە سەری و یەکی ئەیکا بە میلیشیا و یەکی ئەیکا بە چەتە و یەکی بەڵێ کاک محەممەد تۆکو پێشمەرگەیەکی کۆن پێت باشە چی بکرێت بۆ جارێکی دیکە ناوی پیرۆزی پێشمەرگە لە ناو خەڵێکی لە ناو کۆمەڵگەی کوردەواریدا بەرز بێتەوە پێشمەرگە ئەگەر پێشمەرگە ناوی پیرۆز بووە لای مەسوولەکان و لای سەرکردایەتی پارتی و یەکێتی ئەو کورسەی ئێستا بەڕێز تاڵەبانی و بەرزانی لەسەریدا ژوو ئەوە خوێنی پێشمەرگەیە ئەگەر پێشمەرگە نەمێنێ ئەوانیش نامێنن با بزانن بەڵام ئەوەڵ ڕۆژ پێشمەرگیان سوو کرد ئێسش پێشمەرگە هەوێسی پێ نییە ڕیبێ لە دارەیەکا دەری بێرێ و ڕێژی لێ بگیرێ وەختی هەوەکان دەتێڵە بۆ چێوە لایە گاڵتە و پێەکەن بەڵێ کاک محەممەد هەوەکانە بە ئێمە و بە پێشمەرگە دێرینەکان خاستەن کە ئەو ڕۆژە سەختانە بە برسێتی و بە نەبوونی و بە دوو ڕۆژارێ نانێکمان ئەخوات هەتا گەیانمانە ئیمڕۆ ئەوە تا ئیمڕۆیش کەس لێمان ناپرسێتەوە کەس ناڵێک بەڵێ هاتوون کەس ناڵێ ناومانەوە سوگوسەریمە هەر لەو مەسوولانە خۆیان پێمانەڵێن میلیشایە پێشمەگە میلی بەڵێ بینەرە بەرزەکان ینی خەڵکی بەرەوە بەڵێ بینەرە بەرزەکانەوە کاک محەممەد بوو پێشمەرگەیەکی دێرین ئەمە سەرنجەکانی بەوە چەندین پێشمەرگێ بەڕێز پەیوەندی بەرنامای ئەمڕۆ کراوە و سەرنجەکانی خۆی هەمویان گلەی لەوە کردووە هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لە سەرنجەکانی ئەمە بێ کە ئەوە کەسێکە بەدەیان ساڵتەمانی خۆی بوو پێشمەرگاتی خەبا سەرف کردووە بێگومان لە پێناو خاک و نیشتیمانەکەی بۆ بوو ئێستا ئەم کەسەوەکو خۆیان ناڵێن پەراوێز خراون سەبەبێکی هیوادارین شوێنە پەیوەندیدارەکان جێ لەم خەڵکە بێ ئەنوەرمان لەگەلە لە گەرمیانەوە کاک ئەنوەرم کاتەوە باش ئەم کاتەوە باش بەڵێ کاک ئەنوەر دەستخۆشی بەرنامەکەتان دێکم زۆر سپاس سپاس بۆ ئێوەش کاکی گیان ئەوان با بزان یەک معلوماتێ ئەوەی عارەبە هەر لە سەرکردەکانی دیگرە تا ئەوەی لە برسیان مردەکانی سۆمالە بەڵێ گشتیان مووقفیان بەرامبەر پێشمەرگا ئەوایە ئەوە کورداوە بزانێت دوای ئەوەش
ماوەی لە علامەکان بینیتان مینە کەوتە بینان ئەمایی بەناو شۆڕژگەری لیبیا مشکلەیە کەوتە بێن لەگەڵ جەزایر ئیسپاتی کردبیانەوە کە جەماعەی قاعیدەن وتی ئێمە قاعیدە مەگرۆدامەتە معارە قەزافیسە لەنا ئەم شۆڕژگەرە هەر وەجهی کابرا قساکە لە تەلەڤیزیۆن باسی پێشمەرگەکە دیارە کە جەماعەت قاعیدەیە زۆر بەداخەوە هەندێک لە پەیوەندیەکانی هەرێمی کوردستان خەڵکی هەرێمی کوردستان پلگیری لە ئەو وتەی ئەو کابرای بەناو شۆڕژگەری لیبیاکەن کە باسی پێشمەرگە ئاواکە زۆر بەداخەوە ئەمانەی کوردستان لەگەڵ ئەوانەی لیبیا لە شتێکا مشتەرەکن جەماعەت قاعیدن قاعدەی زەربەی بەدەست پێشمەرگە خواردو بۆیە موقفیان باران پێشمەرگە ئاوایە بەڵێ ڕێبار سپاس ڕێبار لە کوێەوە کاک ڕێبارم کاتەوە باش سلام علیکم عەلەیکوم ئەسسەلام والله من دەستخۆشم وەک پێشمەرگەی 10 ساڵە پێشمەرگەم دەستخۆشی لەوانەیە هەم قسانەیان کردووە ئەوانە سکاتیان بە پێشمەرگەی نەکردووە ئەوانەی خۆمان سکاتی بە پێشمەرگەی دەکەن ئەگەر بڕۆ لە هەر شوێنێکی لە هەر شوێنێکی داوای هەر شتێک کاک ڕێبار تۆ جەنابەت پێشمەرگەی وانە بەڵێ 10 ساڵە لەبەرچێ بووتە پێشمەرگە دەزانین بۆ ئەم بۆتمە پێشمەرگە دیفاع لە خاکەکەم بکەم کەواتە ئەگەر کاک ڕێبار کەواتە کرد تۆ ئیرادەیەکی واتە بێ دیفاع لە خاکی لە خاک و نیشتمانەکەی خۆت بکەی کە ئەمە پیرۆستترین ئیرادەیە ئەی چاوەڕێکی تر من بووینە پێشمەرگە بخۆم برایەکشم شەهیدەر لە پێناو میلەتەکەم بووینە پێشمەرگە لە پێناوەوەی دیفاع لە خاکەمان بکەین بەڵام ئێمە خاکەمان وا ئازاد کردووە بەدایان ملیار دۆلاریان لە بەردەستی هەتا یاسا سوکایەتی بە پێشمەرگەی دەکەن 300,000 دەدەن بەرەم وەڵاوە زادێش گەورە و گرانبارترینە زادەی خۆپساندانی بکەن پێشمەرگە بە پێشمەرگەی دەن بەڵێ کاک ڕێبار لەکوێیە بەڵێ سپاس بە پێشمەرگەی ناکە بخۆیان سوکایەتی بە پێشمەرگەی نەکەنەوە سوکایەتی بە پێشمەرگەی کەس ناتوانێت سوکایەتی بە پێشمەرگە ئێستا بەدایان پێشمەرگە بەڵێ کاک ڕێبار دیارە دوا پەیوەندی بۆ بەرە دیارە گەرینترین سەرنجەکان گەشتن بەلە لەسەر تۆری کومەڵاتیش فەیسبوک کۆمەڵێک کومێتمان بۆ هاتووە لەسەرمان بابەت لەوانە کوێستان والی ئەڵێ نازانم بۆچی هەموو وڵاتانی جیهان شتە جوان و ناجوانەکانی خۆیان بە باشترین شێوە وەسفەکەن ئەگەریش ئەو شتانەی لە ئاست ئەو وەسفە جوانانەداش نەبوو بن بەڵام ئەبێت ئێمە هەرچی شتی باشی میلەتەکەمانە ناوێکی خراپی بێوە بنین ناشرینی بکەین هەروەسا سۆزیار کەریماڵێ وەسفکردنێکی بە پێی بچوونی خۆی ئەڵێ وەسفکردنێکی جوان بووە هەروەها بەختیار شەریف ئەڵێ ئەوە دەگەێنێت ئێمەی کورد هەمیشە خۆمان هەڵ ئەواسین بەم و بەودا کەس بە باش نامان خوێنێتەوە هەروەها ئارام خالیت ئەڵێ هیچ حسابی بوو پێشمەرگە ناکەن ئەم حکوومەتیارێن بەڕاستی پێشمەرگە بەشخۆڕەوە لە هەموو ڕوویەکەوە بەڵێ بینارێنێژە بابەتێمەێر و کۆتایبەت بوو لەسەر وەسفکردنا خراپیان ناوێ پێشمەرگەمانانێ چنە گەلو بەتایبەت شۆڕژگەرێکی لیبیا کۆخۆ بە شۆڕژگەر و ڕزگارکەری ملەتی خۆ زانە گاڵتێ بە شۆڕژگەر و قەهرەمانێکی ملەتێکی دیە ستەم لێکریە زۆڵم لێکری دیکە ئەف شۆڕژگەرە مرۆڤ چاوە وەسفای دیکە ئەvە بۆ هەوە دمینە بەبێجە سەما داویە بابەتی ێرویە بەرنامە مایکە خەڵک هەیە سبەی بە بابەتێکی گەرمتر دەخزمەتەوە گەم ڕێز و حرمەتێن من قبولکەن و سوپاس بۆ هەواڵێن من کامێرەمان و لە پشکا کۆنتڕۆلی هەر شاد و بەختەوەر بن.